نقطەیەکی تر ئیشکردنی ئافرەت وەکو ئاماژەم پێدا کەوا بوو ئیشکردنی ئافرەت لە ئیسلامە شیاوە جائزە بەڵام ئەسڵمانەوەیەتی لە ماڵەوە و بە میقداری پێداویستەکەی خۆشی ئەچێتە دەرەوە و ئافرەتیش بە تەبیعەتی حاڵی خۆی ئیزعاجە لەو هەموو شەڕەپاڵەکە لەگەڵ پیاوانایکە پیاوانیشە نوعمەشکاڵن ژنیش هەرچیەک بێ سحری مێینەیەکتەکەی خۆی لەگەڵ یایەتی لەبەرەو پیاوانیش زوو سەرنجەدەن بۆ لایەنی جنسی ئەمە شتێکی سروشتیە علاقەی نییە بەسەر مافی ئافرەتان و پیاو یەک هۆرمۆنی جنسی هەیە پێڵن ئندرۆجین هەر هەمان هۆرمۆن لە ژنیشە هەیە ئندرۆجین دوو هۆرمۆنی تری جنسیشی لەگەڵا هەیە ئافرەتەکە سێ هۆرمۆنی هەیە یەکێ لەوانە ئندرۆجینەکەی کە لەم بەریش هەیە کەچی غەریزەی ئەم بەقووەترە لەو لەبەرەوە پیاو دائیمە هۆشی ئەڕوا بۆ جنس لە مەسەلەی ئافرەتەکە بەس ئافرەتە کەس فکری ئەڕوا بۆ ڕێز لێگرتن خۆشەویستی سۆز و لە باوەشکردن ڕێزگرتنی کەس و کاری ئەو پیاوە سەرکەوتووە کە ڕێز لە ژنەکە ئەگرێ بە کەسایەتیەکی معقولی دائەنێ سۆز و خۆشەویستیەکەی ئەداتێ ڕێز لە کەس و کاری ئەگرێ ئەم ئافرەتەش بە هەمان شێوە ئەم پیاوە تێرەکە لە لایەنی جنسی کە ئەم پیاوە تێرە بێت لە لایەنی جنسی هەموو محەبەت و خۆشەویستیەک بۆ یەکتری دەرەبڕن ئەیتر ئەوەی تر کە بە دوایە ئەیڵێنەوە بەڕاستی کوڕان و پیاوانی تر و قسەی زلزل و فشقیات و ئەنجا غەرامیات و شعری زۆر بۆ هەڵخەڵەتاندنی ئافرەت هەمووی کردەکردی کەڵەشێرە کەڵەشێر هیچی لەبەردەمنی هەر کردەکردەکە ئاوا تا مریشکەکان لە خوای نزیکە کاتەوە مریشکێک نزیک بێتەوە بەسەری ئافسێ خوشکانی ئێمە ئەبێ زۆر لەوە ئاقڵتر بن بکەونە دوای ئەو مەوجە سەخیفەی کە سەرمایهداری نوێ لە کوردستان دروستی کردو برایانی عەزیزی ئێمەش پەروەردەی ئەم قورئانە ئەبێ زۆر زۆر ئاقڵانە بڕوان نەعالەمی ژن بۆیە وەسێتم بۆ هەموو ئەو عەزیزانە ئەوەیە کە ژن دێنی کە تۆ شووەکەی 2 ساڵ سەبر بگرن لەسەر یەکتری تا نەفسیەتی یەکتر فێرە بن زۆر زەحمەتە بە ساڵی یەکەم نەفسیەتی یەکتر شارەزا بوون هەر یەکەتان لە ماڵێکی ترەوە هاتوون غەریبن بە یەکتری ئەنجا ئەم شتانە نادۆزنەوە ئەمەی کە ئەم ئەسڵی ئەم جنسە ئەسڵی ئەمیش خۆشەویستیە لەبەرەوە جاری وایە خۆشەویستەکە لای پیاوەکە هەر قسەیە ئەم ژنە هەموو شەوێک جاری وایە داوای ئەو خۆشەویستەی لێکە هەموو شەوێک بۆی تازەکات و پیاویش ئەو حەوسەڵانەی نییە ژنەکە ئەبێ ئەقلی بەوە بشکێ کە پیاو حەوسەڵەی ئەو هەموو قسەکردنەی نییە ئەوەندەش باسی خۆشەویستی پیاوەکە یەک جارێ گەڵێ ژنە تۆم خۆشێ بەسە نا چۆن تۆم خۆش ناوێ ڕێزە لێگرم من لە دەرەویستم ئاسکریمێ بخۆم نەم خواروتم با دوام بکڕم ببێمەوە لەگەڵ خێزانەکەی خۆم بیخۆم باش ئەمە تعبیری پیاو ئەوەندەیە بەڵام تعبیری ژن ماڵەکەی بەڕازێنێتەوە ئیستیقبالیەکە لە دەرگا باوەشی پیاکە ماندوێتیەکەی حەسێنێتەوە ئەوە ئەبێ بە کەژاوەی ماڵەکە مناڵەکانیش ئاوا پەروەردە ئەبن لێوێ دۆزینەوەی نەفسیەتی یەکتر زۆر زەروری ئەوە گەرخوای گەورە مەفەقمان کا زنجیرە دەرسێک وایە هەر پێشکەشکەم لە ڕەمەزانیان وا بەتەما بووم پێش ڕەمەزان بۆ ئەم مەسلەی کە ئەوەندە تەلاق زۆرە بێ ئێمە بە هەزار حاڵ هەوڵە دەین برایەکی بەڕێز کوڕێکی جوان و ڕێک و پێک و مؤدەب هەشتا ئافرەتی نیشانە دەین تا یەکێکیان دڵی گرێ ئەڵێ باش وەختە گەزانین 4 مانگی نەبردەوەڵا پێکەوە ناسوڵحین و تەلاق و جیابووینەوە یەک چۆنە بێ ئاوە ماڵ چۆن بیناکرێ ئێمە ئەم دەرسەی کە لێرەوە فێرە بین کەینونەتی ئافرەتەکەی تۆ ئێوە سیرتان کردووە ئەم ئافرەتە بەڕێزە خاوەن ڕەئیە لای باوکی خاوەن کەسایەتی و شخصیەتێکی بەقووەتە لە لای ئەو پیاوە غەریبە کە قسەشی لەگەڵاکە کە لەگەڵیشی ئەڕوا لەزمەیە نقطێکی زەعف نادا بەدەست ئەم پیاوە بەڕێزەش ڕاستە خۆم پیاوەش هەر پیاوێکی بەڕێز و محتەرەمە سەیدنا موسە بەڵام سەیری کە یەک کەلیمە ئیزافی ناپێویست قسە ناکەن کەوا بوو ئیشکردنی ئافرەت ئیشکالێک لە ئیشکردنەکەیان نیە مادام پێویست بێ بەڵام تۆ چ زەروریەتێکە کە مێردەکەت توانای ئیداری هەیە تۆ بۆچی مەشغوڵی ماڵەکەی خۆت ناوی تۆ بۆچی قوبڵتە ئەم هەموو قسە زلانە ئەچێ بەگوێتە قسەی سازمانەکان منەظەمەکانی حقوقی ئافرەت هەر قسە فرۆشتنە هەمویان ماڵیان لە ماڵی ئێوە وێرانترە ماڵی ئێوە زۆر چاکترە ماڵی مسلمان زۆر دامەزراوتر و پارسەنگترە وەک لەوانەی کە داوای مافی ئافرەت دەکەن ماڵیان وێرانە ئەوە پێکەنینی پلاستیکی تەلەڤیزیۆنیە هی کۆبوونەوەکانیانە
لەو دی و پەردەوە حاڵیان چییە پیاویش و ژنیشیان کابرا 1000 شەقی لە دایکی هەڵەدا کە سەری مانگ موچەی وەرەگرت کە چێژ لە منە مافی ئافرەت بپارێز 1000 شەقیش لە ژنەکەی هەڵەداڵێ خۆ من تۆم بۆ نەیەناوە بۆ ئەوروپا لێم ببی بەچوە خاژن ژن هەرە ژنێکە لە ماڵەوێتەوە ئەو شوێنکەوتی پیاوەکەیەتی ئەوە نەزڕێتی نقطەیەکی تر ڕفتاری ئەم ئافرەتە کە پێویستە ئینسانی مسلمان هەموو سەرنجی بداتێ ژن و پیا و هەردوولایەن خاڵێکی ترەوەی کە باوک سەرپەرشتی بەشودانی کچەکەیەتی کچ ناچێت لە دەرەوە خۆی یەکێ بدۆزێتەوە دوای بیکا بە ئەمری واقع و باوکەکە مەجبورکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لا نیکاح ئیلا بوەلی نیکاح دانامەزرێ مارەی دانامەزرێ مارەکردن هەتا ئیجازەی باوکە سەرپەرشتیارەکەی نەبێ باوکێتی یا مامێتی هەر کەسە سەرپەرشتیاری بووە الحەصڵ ئەوەش دیسان لەوەوە فێرەبین کە باوک سەرپەرشتیاری بەشودانی ئافرەتەکەیەتی شتێکی تر فێرەبین کە نیکاح و ئیجارە بەکرێگرتن و مارە بڕین هەردووچی لە عەقدێکە ئاشێکەوە بکرێت ئەوەش دیسان قانونێکی تری ئیسلامی مەزەرێکی ترە ئەنجا ئیجارەکەش خۆی لە خۆیان طبعاً جائزە بەکرێگرتنەکە طبعاً دایان ئەحکامی تر شتی تریش هەر بە هەمان شێوە وەرەگرینەوە لێرە بەڵام ئێمە نەمانووی زۆر بە دوایە بڕۆینەوە ئەم دەرسانە هەندێک لەم دەرسانی کە لێوەی فێربووین لە بەلاغەتی لە شێوەی معناکان لە ڕێساکانی فقهی لە ئەحکامی فقهی پاشان لە باسەکانی عەقیدە و لە تەوەکل بەخوا بەستن